ئەمڕۆ ئێمە وەک یەکەی چالاکی هونەری قوتابخانە و خوێندنگاکانی ڕۆژاوای سلێمانی بەسەرپەرشتی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی لە هۆڵی مەڵبەندی ئیشی دەست پێشانگایەکی شێوەکاریمان بۆ 74 مامۆستای هونەری شێوەکاری کردوتەوە. بێگومان ئەمڕۆ کۆمەڵێک کەسانی پەروەردەی ئامادە بوون لەم هۆڵەیە و کۆمەڵێ میوانی زۆر و هونەرمەندان و مامۆستایان و کۆمەڵە ئیشی زۆر باشی تایە لە ڕووی هونەریەوە بەڕاستی لەم کات و ساتەیە کە مامۆستایانی هونەر لەم وەسع و قەیرانی داراییە ئەمەیان کردووە. من دەستخۆشییان لە یەکەم بەڕاستی سوپاسگوزارم بەرامبەریان کە کۆمەڵێک کاری ئاوا جوان و نایەبیان کردووە، کۆمەڵە تابلۆی زۆر باش، کۆمەڵێک کاری سیرامیکی، کۆمەڵێک کاری پەیکەرسازی. من دەستخۆشییان لە یەکەم خوازیارم ها لێرەوە بۆ ساڵی ئایندەش زیاتر هەوڵ بدەن کاری باشتر و چاکتر، چونکە ساڵ بە ساڵ ئێمە کاری باشتر و داهێنانی زیاترە بینین لە پێشانگاکانیانە. بێگومان ئەمانە هەمویان مامۆستان و هونەرمەندیشن، ئەمە ئیشێکی تایبەت و شخصی خۆیانە لە ڕووی فکرە و قیاس و ڕنگ و پێڵەوە خۆیان سەربەز بوون لە دروستکردنی ئەم کارە هونەریانە بە پەیکەر و سیرامیک و گرافیک و تابلۆکانیشەوە. من دەستخۆشییان لە یەکەم خوازیارین بتوانین بۆ ساڵی ئایندە وەک چالاکی قوتابخانەکان ئیشی باشتریشیان بۆ بکەین، زیاتر هاوکاریان بکەین. هەر بەهۆی ئەم پێشانگەشەوە ئێمە وەک یەکەی چالاکی هونەری توانیمانە بڕوانامەی ڕێزلێنان بۆ هەر یەک لە مامۆستانی بەشدار بوو بکەین و لە چەند ڕۆژی داهاتووە پێیانە بەخشین و دەستخۆشییان لێکەین جارێکی کە و سوپاس بۆ ئێوەش تەلەڤیزۆنی پەروەردەی دەستان خۆش بێت.